ئازیزانم لا هەرجەیەکن سڵاویمەتان لەبێت بەیانیتان باش بێت بۆ هیواین هەموو لایەکتان لەرساق و تەندروست باش بن. خۆشحاڵین ئەمڕۆژ کۆمەڵە بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردوون بۆ هیواین کە تا کۆتایی بینەرمان بن و سود لا بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان ببینن. ئازیزانم بۆ ئەمڕۆژمان دوو تەوری سەرەکیمان بۆ ئامادەکردوون بۆ هیواین بینەرمان بن. لا تەوەری یەکەم و سەرتاماندا باس لە باسکردنی نهێنیەکانی ژیانمان ئەکەین بۆ کەسانی دەوروبەرمان بزانین ئەمانە تا چەند کاریگەریان لەسەر دەروونمان ئەبێت. لە هەمان کاتیشدا باسکردنی نهێنی تا چەند ڕاستە بۆ کەسانی دەوروبەرمان و زۆر کەسیش هەن کە زۆربەی نهێنیەکانی خۆیان بۆ کەسانی دەوروبەریان باس ئەکەن ئەمە تا چەند ڕاستە. لەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە ئەگەر هاتو ئێمە نهێنیمان بۆ کەسانی دەوروبەرمان باس کرد بۆ کەسێک کە متمانەمان پێیەتی ئەگەر هاتو ئەو کەسە ئاشکرای کریاخ لە لای کەسانی تر باسی کرد لێرەدا ئەبێت چی بکەین. ئەمە تەوەری یەکەمان. دوا بە دوایەوە چینە سەر تەوەری دووەممان. لە تەوەری دووەمماندا باز لە سڕبوونی پەلەکانەکەین و گەزانین ئێمە زۆربەی کات ئەمەمان بەسەرا هاتووە دەست و قاچمان سڕ ئەبێت. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین هۆکارەکەی چییە و تەنها نیشانەکانی سڕبوون یاخود نیشانەی تری هەیە. لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە هۆکارەکانی دروستبوونی ئەم حاڵەتە چییە و چۆن بتوانین کە لەم حاڵەتە خۆمان بە دوور بخەینەوانێ و نەخۆشیەکان تا چەند ڕەبتیان هەیە بە ئەم سڕبوونی پەلانەمانەوە چی بکەین بۆ ئەوی چارەسەری بکەین. ئەمەش تەوەری دووەممان بۆ هیواین کە تا کۆتایی بینەرمان بن و سود لا بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان ببینین. بەڵێ ئازیزانم ئێستاش بڕگەی وەرزشمان هەیە با بێ کۆبینەری بین و دواتر بەردەوام ببین. ئەمڕۆ کۆمەڵێک مەشقی تایبەتمان ئامادە کردووە کە لە شێوەی ڕاهێنانی بازنەیایە. 5 مەشقمان ئامادە کردووە کە سەرجەم ماسوولکەکانی جەستە تێیدا بەشدار دەبێت. مەشقی یەکەم 10 جار دووباراکەینەوە دەچینە سەر مەشقی دووهەم هەتا 5 مەشقەکە تەواو بێ واتە هیچ ڕێستێک نییە لە نێوان مەشقێک بۆ مەشقێکی تر. ئەمە بۆ کەسانە باشە کە ئاستی وەرزشیان تا ڕادەیەک بەرزە و ماوەی ڕاهێنانیان کەمە مەجاالیان کەمە دەتوانن لەم شێوازە ڕاهێنانانە بکەن سوودی لێ دەبینن بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک. بەڵێ ئازیزانم لەگەڵتان بەردەوامین بۆ هیواین کەیەوە ژەو جوڵانە دووبارە بکەنەوە لە ماڵەکانتان بۆ ئەوی کە هەم تەندروستێکی باش و هەم لەشێکی ڕێک و جوانتان هەبێت. ئازیزانم وەکوتمان لە تەوری یەکەمی ئەمڕۆماندا باس لە باسکردنی نهێنیەکانی ژیانمان ئەکەین بۆ کەسانی دەوروبەرمان. ئەمە تا چەند ڕاستە و تا چەند هۆکاری ئەبێت لەسەر دەرونی خۆمان. لە هەمان کاتیشدا باسێک لەوە دەکەین کە باسکردنی نهێنیەکان ئەگەر هاتو ئێمە بۆ بەرامبەرەکەمان باس کرد ئەو بەرامبەرەمان نهێنیەکانی درکان بۆ کەسانی تر ئەمە لە ئێمە لەم حاڵەتەدا چی بکەین. هەر بۆ مەبەستەش دکتۆر کەمال شیرگەر پسپۆڕی دەرونی باشەیەکی ڕاستەوخۆ لە لامانە. دکتۆر گیان سڵاو لێبێ بەیانیت باش بێت. سڵاو لە جەنابیشی ساڵ لە بینەران بەیانی هەمووتان باش. بەخێر بێخوا خۆشحاڵین. دکتۆر گیان با باسێک سەرەتا لە نهێنی بکەین بزانین پێناسێک بۆ نهێنی بکەین بزانین بەچی ئەوترێت نهێنی. بەڵێ نهێنی واتە پێچەوانەی درکاندن و ئاشکراکردن. بەڵێ نهێنی خۆی لە خۆیە برێتیە لە گفتوگۆیەک لەگەڵ خودی خۆتە. ئەو گفتوگۆیە لای خۆت ئەیهێڵیتەوە ئاشکرای ناکە. بەڵێ ئەوە برێتیە لە نهێنی. بەڵێ دکتۆر گیان ئەمێ سەرتا باسێک لەوە بکەین کە ئایا نهێنی باسکردنی بەپێی نهێنیەکە ئەگۆڕێسە بۆ نمونە من نهێنێکم هەیە لە ژیانما ئەو نهێنیە گەورە بێ یاخود بچووک بەپێی گەورە و بچووکی نهێنیەکە ئەگۆڕێت بۆ کەسی دەوروبەرمانی باس بکەین. بێگومان ئێمە ئەتوانین نهێنەکان تا حەدێک پۆلینیکەین. مەسەلا بڵین لای خودی خۆم کۆمەڵێک نهێنی هەیە ئەو نهێنانە برێتین لە جۆرێک لە جۆرەکانی گرنگیدان بە بابەتەکە. بەڵێ لەبەر ئەوەی ئەو بابەتە لای من زۆر گرنگە و مەبەسمە و گەورەیە
و لەوانەیە پەرژەوەندیەکی خۆمی تیابێ من ئەو بابەتە نادەچێنم لای خۆم ئێهێڵمەوە. هەنگێ نهێنی کە هەیە ئەگەر هات و تۆ بیدرچێنی لەوانەیە لە کەسایەتی خۆت یا لە کەسایەتی یەکێکیکە کە بەرامبەرتە و نزیکە لە خۆت لەوانەیە لە کەسایەتی ئەو کەم بێتەوە. لای چی ئەی درشێنی؟ لای کەسانێک کەوا تۆ متمانەیان پێەکەی. ئەم متمانێش دیسانەوە ئەگۆڕێ لە یەکێکەوە بۆ یەکێکی ڕاستە. دکتۆر ئەمە باس لەوە بکەین کە ئایا ئەم نهێنیانی کە باسیەکەین بۆ نمونە من نهێنیەکم هەیە هەنێجار لە لای خۆم زۆر گەورەیە کە باسی بۆ بەرامبەرەکەمەکەم، بەڵام لە لای بەرامبەرەکەم وانە چۆن بتوانین سەنگێک بۆ نهێنیەکانمان دابنین بزانین کە ئەم شتەی هەمانە شاراوەیە لە ژیانمان گەورەیە یاخود بچووکە و لە خۆمانی هێندە گەورە نەکەین. گەورەکردن یا بچووکردنەوەی بابەتەکان و نەهێنیەکان ئەکەوێتە سەر قەبارەی ئەو بابەتە یا قەبارەی ئەو نەهێنیە. ئەگەر هات و پێویست بکە نەهێنیەکە قەبارەکەی بە گەورەی ببینی، ئەگەر پێویستکە ئەو نەهێنیە گرنگیەکەی بە گەورەی ببینی، ئەبێ بە گەورەی بیبینی، بە گەورەیش بایەخی پێ بدەی، بە گەورەیش لات بە هەندوەری گری، نابێ بچووکی کەیتەوە، نابێ بچووکی کەیتەوە. ئەگەر هات و ئەو نەهێنیە یا ئەو بابەتە بچووک بوو، قەبارەی خۆی بەرێ، حەقی خۆی بەرێ، لای خۆت گەورەی مەکە، زلی مەکە. بۆ چکم ئەگەر بچووک بوو زلێ کرد، گەورە کرد، کاریگەریەکی سەلبی ئەبێ لەسەر لایەنی دەرونی. دکتۆر باس لە گەورەی بچووکی قەبارەی نهێنیەکان کرد. ئەمە بزانم کە چۆن بزانین ئەم نهێنیە لای خۆمان گەورەمان کرد یاخۆ بچووکمان کردەوەتەوە، چۆن بیزانین کە ئەم نهێنیە خۆی قەبارەی جیاوازتر لەوەی کە خۆمان بیری لێکەوە؟ چۆن بزانین؟ دائیمە مرۆڤەکان بۆ ئەوەی بزانن بینینیان بۆ چوونیان هەڵوێستیان ڕاستە، نابێ یەکسەر ئەو بینین و ئەو بۆچوونە و ئەو هەڵوێستە یەکسەر پێی هەستێ یا بیبینێ یا قەبارەکەی باتێ. بە خودی خۆدا چوونەوە زۆر گرنگە بۆ ئەوی بزانی تۆ بایی چەنیت، بایی چەند بیری کردوێتەوە، بایی چەندە ئەو نەهێنیە قەبارەکەی بایی چەنە و تۆ بایی چەند هەڵوێستی بەرامبەری کردووە. ئەمە کە خۆت بە خۆدا چوویتەوە، ئەو ساکە تۆ ڕاستیەکان و واقعەکەی و حەقیقی ئەو بابەتە یا ئەو نەهێنێ بۆ تۆ دەرەکەوێ. پیاچوونەوە زۆر گرنگە لە هەموو شتێکە، یعنی پیاچوونەوە بە خودی هەڵوێستەکانتە، بە خودی بینینتە، بە خودی قسەکانیشتە کە پێشەوەی بیکەی زۆر زەروریە بۆ ئەوەی تووشی هەڵە نەبی، بۆ ئەوەی بەرامبەرەکەشێ ناڕەحەت نەکەی یا بەو چاوە تەماشای ئەو بابەتەی تۆ ئەو قسێ نەکە کە تۆ خۆت تەماشایەکەی. بەڵێ دکتۆر، هەنێک نهێنی هەیە لە ژیانە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان ئێمە دەرکانمان کێشەی بەدواوەیەت، چۆن بزانین کە ئەم نهێنیە هێندە هەستیارە بە هەستیاری و مامەڵی لەگەڵ جانی من سیرکە کۆژین خان، نهێنیەکان بۆچی نەهێنین، بۆچیش ئەی درچێنی؟ ئەوە نهێنیە و ئەبێ لای خۆت بێ. سیرکە هەندێک کەس کە نهێنی ئەدرچێنێ ئاگای لە خۆی نییە، ئاگای لە خۆی نییە، یا کە ئەدی ئەو نهێنیە ئەدرچێنێ ئەم وا ئەزانێ ئەگەر بیدرچێنێ ئەمە شتێکی چاکە با لای خۆی نمێنێتەوە. چۆن ئەڵێ ئەبێ بە غایلەیەک لای خۆی و پێوەی ئەتلێتەوە و شەو خەوی لێ ناکەوێ، ئەمانە ئەڵێ با من لای فڵان کەس بیدرچێنم بزانم ئەو ڕای شێ بەرامبەر ئەم نهێنیە. هەندێک جار نهێنیەکان ئەی درچێنی لە پێناوی خۆ دەرخستنە، بۆ ئەوەی بە بەرامبەرەکەت بڵێ من ئەمەم، ئەم شتە گرنگەم لایە، ئەم نهێنە گرنگەم لایە. هەندێک جار کە نەهێنەکان ئەدرچێنی لە پێناوی پەرژەوەندیەکی خودی خۆتایە،
ئەم نەهێنیانە بە شێوەیەکی گشتی کە ئەدرچێنرێت ئەمە زۆر جار عفونکە خاڵێکی کەشەیە ئەو مرۆڤ دڵی زۆر ساف و پاکە باوەڕی بە هەموو کەس هەیە هەر ئەمەیە باس لەوەش بکەین دکتۆر هەنێک کەس هەیە بڵێن نهێنی وێ نەبێت هەموو شتەکانی ژیانی خۆی لای کەسانی بەرامبەر ئەوە ڕازنێت تەبان ئەوە ڕاز نییە ئەوە وەکو لە پێش بابەتەکە باسمان کرد ئەوە بریتیە لە دڵسافی و لە دڵپاچی و لە سادەی و لە ساکاری دایمە ئەو کەسانی کەوە دڵیان پاکە دڵیان سافە سادە و ساکارن دائیمە زەریبەکەیە ئەبێ ئەو باجە بن باجی ئەو دڵسافە و ئەو دڵپاچەی خۆیان بن ئەو سادە و ساکاری بن لەبەرەوە تووشی زەرەرە بن لەبەر ئەوە وەکو باسمان کرد هەمیشە ئەبێتەوە پیاچونەوە بە خودی خۆدا بکەی بە قسەکان تا بکەی بە هەڵوێستەکان تا بکەی بە درکاندنی نهێنەکان بکەی بە هەموو شتێکا بکەی بۆ ئەوەی کەوا تۆ تووشی زەرەر نەبی و بەرامبەرەکەش بە چاوێکی کەم تەمەشاد نەکە جانی من چونکم ئەگەر بەرامبەرەکەت بە چاوی کەم تەماشای کردی لە کەسایەتی دێتە خوارەوە هەموو مرۆڤێکیش حەزەکە کەسایەتێکی بەهێز و پتە و توانای هەبێ جانی بەڵێ دکتۆر با باسێک لۆکی لە ئێستادا سۆشیال میدیاش بۆتە بەشێک لە درکاندنی نهێنیەکانی ژیانمان بۆ نمونە من ڕۆژێک ئەڕۆمە دەرەوە پۆستی ئەەکەم هەموو کەس ئەیبینێ شتێکە تایبەتە لە ژیانم پۆستی یەکەم دەوروبەرەکەم هەمووی ئەیبینن ئەمە تا چەند ڕاستە؟ ئێمە ناتوانین بڵین ئەمە ڕاستە ئەمە یا ڕاز نییە بۆچی چونکم ئێستا سۆشیال میدیا بەڕاستی بۆتە بەشێکی گرنگ لە ژیانمان ئەتوانم بڵێم هەندێک کەس هەیە لە سا 75 لەگەڵ سۆشیال میدیا واتە لەگەڵ مۆبایلەکانی ئەباتە سەر لەگەڵ فەیسبوک و مسنجەر و ئەم جۆرە شتانە ئەباتە سەر زۆر جار زیان و زەرەر بە خودی خۆمان نەگەیەنێ و بە بەرامبەرەکەش دەگەیەنێ کە زیان و زەرەر بە خودی من ئەگەێنێ بە خودی جەناب دەگەێنێ ئەمە وامان لێ ئەکا کەوا جارێکی کە ئێمە پیاچوونەوە دیسانەوە بە خۆمانە بکەین و بەو هەڵوێستە ئەو هەڵوێستە وەرنەگرین واتە لە بەرامبەرەکەش هەڵوێستەکە وەرنەگرین لە خۆشمان ئەو هەڵوێستە وەرنەگرین و پەخشیکەین بۆ خەڵکانی چیکە ئەم نەهێنیانەی کەوا لە سۆشیال میدیایە دەرئەکەوێت و وەلەیە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی کاڕوە لە دەستێکەوە بۆ دەستێکی کاڕوە زۆربەی زۆری ماحترامم بۆ کەسانی ئەمانەکەن ڕاز نین ینی تەسەوەر کە تۆز من دوێنێ بوو یا پێرێ بوو لە فەیسبووکە هەواڵی مردنی یەکی لە ئەستێرەکە گەورەکانی ئمسەر بەڵی عادل ئیمام ئەستێرەکانی کرد و ئەسڵ ساشی نییە زۆر تۆ بەتایبەت لە کەسە بەناوبانگەکان دکتۆر بۆ نمونە نهێنیان نییە هەمووی گشتیە ئەوەی لە ژیانیانە هەبێت دیێن لە بەردەم سناپا باسی ئەەکەن یاخود لە تۆڕە کۆمەڵاتیەکان باسی ئەەکەن ئەمە تا چەند گرنگەکە بەو شێوەیە نەبێت بێگومان ئەبێ بەو شێوەیە نەبێ ینی ئەو کەسانی کەوا لەسەر سۆشیال میدیا قساکەن یا ڕفتار ئەنوێنن ئەوانە مەسئولێتێکی گەورەیان هەیە بەرامبەر بە کەس و کار و بەرامبەر بە خەڵکانی کە ئەبێ بزانن ئەو مەسئولیەتە چییە و بایی چەنە چونکم دیم کەسایەتی خۆیان پێێتە خوارەوە ئەوە بزانی حەزەکەم هەر بینەرانیش بە ئەوە بزانن ئەو کەسانەی کەوا نهێنی خەڵک ئەدرچێنن ئەیزانن و ئەی درچێنن لایەن وتراوە و ئەی درچێنن ئەوانە کەسانێکی نەخۆشن کەسانێکن کەوا لاوە کەسایەتیان لاوازە بۆچی ئەی درچێنن بۆچی ئەی درچێنن بۆ ئەوەی کەسایەتی خۆیان پێ پتە بکەن و پێی بەهێز بکەن کەواتە کەسانێک ئەو کەسانی کەوا نهێنەکانی تۆ ئەدرچێنی من ئەدرچێنین هی خەڵکانی کە ئەدرچێنن ئەوە کەسانێکی بێکەسایەتین بۆچی لەبەرەوەی لاوازن لەبەرەوەی نیانتوانیوە ئەو متمانەی من و تۆ یاومانێتێ لای خۆی بیهێڵێتەوە و ئەو متمانەیە بەردەوام بێت فترێک هێتوت مەسەلا ئێستا من نهێنیەکەم هەیە ئەڵێم
کۆژی خان ئەزانی فلانشت و فلانشتمانە بینی خۆمان بێ ئەمە لە کوردەواری خۆمانە ئەم بینی خۆمان ئەم بینی خۆمانەیە زوو لە بینی خۆمان دەرەچێت هەر فترەیەکە بۆچی دەرەچێت ئەسبابەکانیشی زۆرەکەوا دەرەچێت یەکەم وتمان لەبەرەوەی ئەوەی متمانەمان پێ کردووە جێ متمانە نیە بەداخەوە یا ئەگەر متمانەش بێ متمانەکەی لاوازە چکم هەموو شتێک نیسبەتی هەیە جانی من یا ئەو کەسە ئەیەوێ کەسایەتی خۆی پێ پتە بکە یا ئەو کەسە پەرژەوەندیەکی تیا هەیە یا ئەو کەسە وەکو لە پێشاوتمان دڵسافە و دڵپاکە هاوڕێیەکی خۆی هەیە کەسێکی نزیکی خۆی هەیە ئەچە لە ئەو ئەی دەرچێنێ لای خۆی ناهێڵێتەوە سیرکە من ئەگەر هات و نهێنیەکم هەبێ هی خۆمە ئەگەر خۆم نتوانم پارێزگاری لێ بکەم نتوانم بیپارێزم ئەی کەیان بە تۆ چۆنی پارێز وانی باوکی من لەبەر ئەوە نهێنەکان پێویستە بمێنێتەوە لای خودی خۆت وەکو سامانێک وەکو سەروەتێک بۆ ئەوەی کەوا خەڵکانیشی کە زەفەری پێنەبا کلێنێک نەکاتە ژیانتەوە و ئازاری پێنەگەیەنێ و لەوانەیە ئەو نهێنیانە ئازار بە خەڵکانی کەش بگەینە چکون هێنی خەڵکیکەیە خۆشەر نهێنی خۆت بێ دکتۆر هەنێک کات هەیە بڵێن بۆ نمونە نەدرکاندنی نهێنیەکان زەرمان لێ ئەیە بۆ نمونە کەسێک هەیە کێشێکی گەورە لە ژیانیا هەیە ئەگەر بێت و نەیدرکێنێت ئەچێتە بابی ئەوەی کە ئیتر خۆکوژی بکات یا شتێک بەسەر خۆیان بێنێت تا چەند گرنگە هەنێک نهێنی هەیە کە لای بەرامبەرەکەمان باسی بکەین بۆ ئەوەی کە ئەگەر خۆمان نەمانتوانی چارەسەری بکەین بەرامبەرەکەمان بۆمان چارەسەر بکات جانی من هەموو یەکێک لە ئێمە کەسانێک هەیە کەوا زۆر نزیکن لێ کە لێ نزیک بوون بەچی لێ نزیک بوون بە پەیوەندیەکان بە هەستان و دانیشتن لەگەڵ یەکە و بە تەجروبە و تاقیکردنەوە کە من بەرامبەرەکەم ماوەیەکی زۆر لەگەڵ یا بووم و تەجروبەیەکی زۆرم هەیە تاقیکردنەوەیەکی زۆرم هەیە کەوتمە ئەو حاڵەتەی کە زۆر ناڕەحەتم بەوەی کەوا نهێنێک هەیە زۆربەی جار نهێنەکە هی خۆمە پێوەی ئەتلێمەوە تۆ نهێنەکانی خەڵک ئەوەنگە پێوەی ناکرێتەوە لەوانەیە ناڕەحەتێکە بەڵام ئەوەی کە پێوەی ئەتلێتەوە و ناڕەحەتی دەکا و ئازاردا و بریندار دەکا نهێنەکانی خۆتە بۆ ئەوەی نەگەیتە قۆناغی و ڕزبوون لە خۆت یعنی دەستی بچێتە خۆت یا شتێ لە خۆ بکە ئەمانە ئەو کەسانەی کەوا تەجروبە کردوون و تاقی کردوونەتەوە نزیکن لێتەوە ئەتوانی لەگەڵ ئەوانە چکم تاقی کردوتەوە ئەتوانی ئەو نهێنەی لە ئەو بترچێنی بۆچی چکم لایەنی دەرونی هەنگێ تەنفیس ئەی بەخۆت ئەو تەنفیسی دەرونی ڕۆحیەی کە یاوتە بەخۆت و دەکانوتە لای ئەو ئەتوەستێنێ لە شوێنەکە لە مەرحەلەیەکە لە سنوورێکە نایاڵێ زیادە ڕەوی بکەی لەوە زیاتر بڕۆی خەفەتی زیاتری پێ بخۆی ئازاری زیاتری پێ بخۆی زیاتر بریندار بیت زیاتر پێ پتلێتەوە سنوورێک هەیە بۆ هەموو ئەو نهێنیانە و ئەو بابەتانەی کەوا بەلای تۆوە گرنگن و باخی پێدەی دکتۆر لە زۆربەی قسەکان تا باس لەوە کرد کە کەسێک پێویستە تاقیمان کرد بێتەوە جا بینە سەر کەسێک کە متمانەمان پێ بێگومان ئەمە بزانام سیفاتی ئەو کەسە چییە پێویستە ئەو کەسە چی تیابێت بۆ ئەوەی کە ئێمە متمانی پێ بکەین ئەو کەسە جارێ بەر لە هەموو شتێک ئەبێ خاوەنی دڵ و دەرونێکی گەورە بێ بۆ ئەوەی نهێنەکانی تۆی سیاجا بێتەوە تێگەی باشی من بێجگە لەوەی کەوا وەک لایەنی دەرونی کابێ دڵ و دەرونێکی گەورەی بێ ئەبێ ڕۆشنبیریش بێ ڕۆشنبیری بە معنای ئەوە نییە کەوا ئەبێ شەهادە و خوێنەوارێکی زۆری هەبێ ڕۆشنبیری وماتە بیرکردنەوەی ڕۆشن بێ بەرامبەر هەموو ئەو شتانی کە ڕوو ئەدا لە دەوروبەری ینی کە بیرکردنەوەی بینینی ڕۆشن بوو بەرامبەر بەو ئەحداسانە و ڕووداوانە ئەم بەچی ئەتوانی بڵێ ئەمە ڕۆشنبیرە بەوەی کە بتوانێت تەقیمی ئەو ئەحداس و ڕووداوانە بکە و هەڵوێستی هەبێ بەرامبەر یەڵا ئەتوانم بڵم ئەم کەسە کەسێکی ڕۆشنبیرە بەم شێوەیە کە کەسەکە دڵودەرونێکی خاوەنی دڵودەرونێکی گەورە بوو دیسانەوە ڕۆشنبیر بوو تاقیشی کرد بێتەوە تەجروبەشی لەگەڵا هەبێت هەستان و دانیشتنێکی دوور و درێژ هەبێ لەگەڵیا بێگومان
ئیتر ئەمە شتێکە کەوا ئەتوانی باوەڕی پێ بکەی باوکی من. دکتۆر باست لە هەڵوێست کرد بۆ نمونە کەسێک هێمە لە ژیانمان زۆربەی نهێنەکانی خۆمانی بە باسەکەین بەڵام ئەو تەنها گوێیەگرێت ئەمە بەسە یاخۆت پێویستە لەگەڵ تا هەنگاو بە هەنگاو بێت و کێشەکان چارەسەرکار بێگومان ئەبێ کێشەکانی بۆ چارە بکرێت گوێگرتن پێویستە بۆچی بۆ ئەوەی ئەو بابەتەی کە لای تۆیە لای ئەویش بێ ئەگەر جۆ لێ نەگرێ وەری ناگرێت کە گوێی لێگرتی و تۆش مەبەستەکەت ئەوە بوو لەگەڵ ئەوە بەوەی کە جۆت لێ بگرێت و هاوکارت بێ هەڵوێستی بێ پێویستە هاوکار بێ هەڵوێست بێ بە شێوەیە کەوا تۆ ئارامی و پێ بگات لەوەوە ئەو قسانەی ئەو هەڵوێستانەی ئەو مووقیفەی ئەو کەوا ئەی نوێنێ بەرامبەر بەو نهێنەی تۆ پێویستە تۆ تا ئەو ڕادەیە بچیتە پێشەوە لێی چونکم سیقەشی پێکردووە بتوانی سوودی لێ وەرگری بتوانی ئارامی بەدەستبێنی ئەو ئارامی لەکوێوە بەدەستێنی لۆ بۆ تۆیە یعنی زۆر جار ئارامی ناتوانین بچین لە بازار بیکڕین لە ماڵەوە شتێک نییە دەسی بینێ ئارامی شتێکی ڕۆحیە لە نایەنێکی دەرونیەوە تۆ ئەبێ هەوڵ بیت ئەو ئارامێ بەدەستبێنی نەک هیمادی. دکتۆر زۆر کەس هەن کە لە ژیانیان کەسیان نییە متمانیان پێ هەبێت نهێنەکانی بۆ باس بکەن ئەگەر هات و هیچ کەس نەبوو چی بکات ئەو کەسە لەو کاتەیە و پەنیشی خواردەوە لە ناو دەرونیا و پێویستی پێیەتی بۆ کەسێکی باسکات. ئێمە زۆر جار لە قەزایە علم النەفسە کە باسی هەنگێ ئێش و ئازاری دەرونیەکەین هەنگێ تەنگەژەی دەرونی و ناڕەحەتی ئەەکەین کە کەسانێک نییە کە بتوانێ لای باسکات یا ئەو دەرد و ئێش و ئازارە دەرونیە و ئەو خەفەت و ناڕەحەتی تۆزێ لەسەر سوکا کەسانێک نییە باوەڕی پێ بکە زۆر جار ئەڵێن بڕۆ بەرامبەر بە ئاوێنەکەی ماڵەوە دابنیشە قسە لەگەڵ خۆتا بکە بۆ ئەو باسی بکە. زۆر کەس سیرکە ئەبینین لەبەر خۆیەوە قساکە کەچی من و تو پێڵێن سیرکە ئەرەوە هەر لە خۆیەوە قساکات ئەوە شێت بووە وەڵی شێت نەبووە بۆچی لەبەرخۆیەوە قسەکەی لەبەرەوەی کەسێکی دەزە هەنگێ جار بڵێ خەلەلیشی لەوانەیە ئەگەر بەردەوام بێ خەلەلێکی دەرونی عەقلی هینە بێ بەڵام زۆربەی زۆریان لەبەرەوەی کەوا کەسێکی دەست نەکەوتووە لەخەبەر خۆیەوە قساکە ئەویان باشترە لەبەر خۆیەوە ئەو دەردەی خۆی دەربڕێ بەوەی کەوا بە تۆی بڕێژێ تێگەی باکی من ئەمانە هەمووی هەیە لە ناحی دەرونیەوە. دکتۆر ئەمێت وەکو دوا پرسیارکەم لەوەی کە ئەگەر هات و ڕۆژێک لە ڕۆژان ئێمە نهێنێکمان بۆ کەسی بەرامبەرمان باس کرد ئەو کەسە درکانی لەویە چی بکەین ئێمە کە درکانی ئەبێت تۆ بەرگری لە خۆت بکەیت و پێی بڵیت ئەمە چارەی نییە پێی بڵێ ئەمە ئینسانێکە کەوا من متمانەم کردو بەڵام بەداخەوە متمانی منی لە دەست خۆی داوە لەبەر ئەوە باشترین شت ئەوەیە کە هەنگێ شت ئەگەر لا ناڕەحەت نەبێ نهێنەکان لای خۆت بهێڵیتەوە. مەسەلێکی کوردەواری خۆمان هەیە ئەڵێ ئەگەر هات و نهێنیەک دەرچوو لە زارێک ئەکەوێتە شارێک نهێنەکەی خۆت لە زارێک دەرچوو ئەوە ئیتر دەسی لێ بشۆکەوێتە شارێک باشترین وای ئینسان لەبەرەوە خۆی خاوەنی خودی نهێنەکانی خۆیەتی بە لای خۆی بمێنێتەوە باشتر. کەواتە دەرمانی دەردەکان دەروونناسەکانی وەکو جەنابتن دەستەکانە خۆش بێت. سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ دکتۆر کەمال شیرگەر پسپۆڕی دەرونی کابەشێکی ڕاستەوخۆ لە لامان بوو. بەڵێ ئازیزانم ئێستاش بەڕگەی نیگامان هەیە با بەیەکەوە بینەری بین و دواتر بەردەوام ببین.
بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامی وەکوتمان لە تەوەری دووەمماندا باز لە سڕبوونی پەلەکانەکەی بزانین کە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە نیشانەکانی تەنها سڕبوونن یاخود شتی تریشی هەیە دواتریش باسێک لەوە دەکەین کە سڕبوون نەخۆشیە یاخود هۆکارێکە بۆ بوونی نەخۆشی و لە هەمان کاتیشدا چۆن چارەسەر بکرێت هەر بۆ مەبەستەش دکتۆر یاسین تاهیر شەریف پسپۆڕی نەشتەرگەری مێشک و دەمار و بڕبڕی پشت باشەوێکی ڕاستەوخۆ لامانە دکتۆر گیان سڵاو دەبوو بەیانیت باش بێت. سڵاو لە جەنابیش بەیانیتان باش بەیانی بینەرانیش باش زۆر خۆشحاڵم لە شاشە دێرینەکەی گەلی کوردستانەوە تۆزێ ڕێنمایی تەندروستی پێشکەش ببینم. بەش خۆشحاڵی بەخێر هاتیت. دکتۆر گیان باسێک سەرەتا لە سڕبوونی پەلەکان بکەین پێناسەیەکی بۆ بکەین بزانین ئەمە چییە؟ سڕبوونی پەلەکان خۆی لە ڕاستیە نیشانەی یەکێکە لەو نیشانانەی کە لە نەخۆشا دەرئەکەوێ وەکو ئەوەی کە نەخۆش بە وشەی خۆی وەسفیەکە ئەڵێ قاچم سڕ بووە یا دەستم سڕ بووە یا دەست و قاچێکم سڕ بووە یا هەر چوارپەلم سڕ بووە بەپێی هۆکاری نەخۆشیەکە لە کەسێک و بۆ کەسێکی تر گۆڕانکاری بەسەرایەت. دکتۆر سڕبوون نیشانەیە بۆ بوونی نەخۆشی یاخود خۆی نەخۆشیە؟ سڕبوونی پەل خۆی لە ڕاستیە نیشانەی نەخۆشیە چونکە بڵێن هۆکارێکی یەکجار زۆر هەیە بۆ دەرکەوتنی ئەو نیشانەیە و ژمارەیەکی زۆر زۆر نەخۆشیش هەیە دوای پشکنین و دوای لێکۆڵینەوە ئەنجا دەرئەکەوێ کە هۆکارەکەی. دکتۆر ئێمە ڕۆژانە زۆر بەمان تووشی ئەم حاڵەتە بووین دەستمان یا قاچمان سڕ ئەبێت یاخود شوێنێکی دیاریکراوە لە لەشمان سڕ ئەبێت ئەمە تاکەی ئاساییە ئەم حاڵەتە ئەگەر ڕووبات بۆ نمونە بەردەوامبوونی ئاساییە؟ بەڵێ لە ڕاستیە بەردەوامبوونی ئاسایی نییە بەڵام لە کاتێکە مەسەلەن جاری وا هەیە تۆ خەوتووی دەستێک یان قاچێک بە وەزعیەتێکی خراپدا ناوە خوێنی باش بۆ ناڕوە یان فشار چووەتە سەر ئەو کۆ ئەندامە دەمارەی کە هەستەوەر ئەبا بۆ ئەو پەلە ئەبێتە هۆکاری سڕبوونی بەڵام کە دوای ئەوەی کە شوێنەکەت گۆڕی یا بڵێن وەزعیەتی دەستەکەت گۆڕی یا قاچەکەت گۆڕی چەند دقەیەک نابا ئەو سڕبوونە ئەڕوات یان کەم ئەبێتەوە بەرەبەرە ئەوە ئەتوانی وەکو حاڵەتێکی ئاسایی تەماشا بکرێت. بەڵام ئەگەر بەبێ هیچ هۆکارێک لەو هۆکاری کە باسم کرد ئەو سڕبوونە دروست بوو و بەردەوام بوو ئەو کاتە ئەکرێت وەکو نیشانی نەخۆشیەک تەماشا بکرێت و پێویستی بە لێکۆڵینەوەی ورترەکە. دکتۆر بەپێی زۆری و کەمی سڕبوونەکە ئەمە حاڵەتەکە ئەگۆڕێت بڵێن بۆ نمونە نەخۆشیەکە لە حاڵەتێکی ترسناکە بێت زۆر دەست و قاچەکانن سڕ ببێت؟ بە تەکید ئەو شتەوایە طبعاً ئەوەی کە زۆر گرنگە ماوەی دروستبوونی سڕبوونەکە ئەگەر کتوپڕ بێ یان ئەگەر لەسەر ماوەیەکی دوور و درێژ بێ ئەوە بڵێن فکرێکمانەیەتێ لەسەر ئەو هۆکاری نەخۆشیەکە چییە لە هەمان کاتیشدا ئەو شتە ئەگەر مەسەلەن پەنجەیەکی گرت بووە یا هەموو پەنجەکانی گرت بووە یا ناولەپی دەستی گرتووە یا ناولەپی قاچی گرت بووە یان مەسەلەن قاچێکی ینی پەلێکی بە کاملی گرت بووە ئەوە هۆکارەکەی ئەگۆڕێ لە وەکو گوتم لە نەخۆشیەکە بۆ نەخۆشیێکی تر. دکتۆر نیشانەکان تەنها سڕبوون یاخود نیشانەی تریشی هەیە؟ زۆر ڕاستە ئەمە زۆر جار هەیە سڕبوونەکە تەنها نیشانەیە لە بیدایەتی نەخۆشیەکە بەس زۆربەی زۆری کات بڵێن هینی تری لەگەڵایە نیشانەی تری لەگەڵایە وەکو لاوازبوونی جوڵە لەو شوێنەیە یان وەکو مەسەلەن بەپێی نەخۆشیەکە ئەگۆڕێ ئەگەر سەرێشەی لەگەڵا بێ ئەگەر ملئێشەی لەگەڵا بێ ئەگەر ئازاری پشتی لەگەڵا بێ ئەگەر هەر هۆکارێکی تری لەگەڵا. دکتۆر بابینە سەر هۆکارەکانی دروستبوونی سڕبوون ئەمێ باسێک لەوە بکەین سەرەتا ئایا نەجوڵانمان یاخود زۆر دانیشتنمان ئەبێتە هۆکاریەوەی کە بەردەوام دەست و قاچەکانمان سڕ بێت؟
بە نیسبەت هۆکاری دروستبوونی سڕبوونەکە ئێمە ئەکرێ بیخەینە بڵێن دوو کاتیگۆری جیاوازەوە. کاتیگۆرێکیان ئەگەر بڵێن وەکو نیشانەیەکی سادەیی سەیریکەین کە ئەمە بڵێن حسابی نەخۆشی بۆ نەکرێت، وەکو جەنابە ئاماژە پێدا نەجوڵانە یان وەرزش نەکردنە یان کەمی حرەکەیە، ئەوە یەکێکە لە هۆکارەکان. هۆکاری دووهەمیش بڵێن هۆکاری نەخۆشی کە نەخۆشیەکی جەستەییمان هەبێت، ئەو نەخۆشیە جەستەییە ببێتە هۆکاری دروستبوونی سڕبوونەکە. نەخۆشە جەستەییەکانیش دوو کاتیگۆری جیامان هەیە. کاتیگۆری یەکەمیان ئەگەر نەخۆشی بڵێن کۆ ئەندامی خوێنهێنەر و خوێنبەر بێ، ئەمانە ئەبێتە هۆی بڵێن تەسکبوونەوەی بۆری خوێنەکان کە چێ بۆ قاچ یان بۆ دەست بە پەلەکان بە عام. ئەمێش چەند هۆکارێکی زۆری هەیە. من نامەوێ و کۆڵێت درێژە بەم بەو باسە چونکە بڵێن نامەوێت کاتەکە بەوە بکوژین، بەڵام جگەرە کێشان یەکێکە لە هۆکارە سەرەکیە هەرە گەورەکان کە ئەبێتە هۆی تەسکبوونی بۆری خوێنەکان. لەگەڵ هەندێ نەخۆشی تر هەیە وەکو شەکرە، وەکو دکتۆری نەسەر ئەو نەخۆشیانە ئەمێت بەڕێزت باست لەوە کرد کەمی جوڵە ئەبێتە هۆکاری سڕبوونی پەلەکان. ئەمێ باسێک لەوەش بکەین کە زۆری جوڵە چی؟ ئەمیش ئەبێتە هۆکارێک بۆ سڕبوونی پەلەکان. زۆری جوڵە بڵێن ئەگەر لە حاڵەتێکا مەسەلەن زۆری جوڵە ئێمە بە عام نامەوێ مەسجێکی غەڵەت بنێرم کە زۆری جوڵە ئەبێتە هۆکار، بەڵام ئەکرێ بڵێن جوڵەی هەڵە ئەبێتە هۆکار. مەسەلەن قورساییەک بەرزکەیتەوە بە شێوەیەکی ناتەندروست، یان مەسەلەن حرەکەیەک بکەی بە شێوەیەکی ناتەندروست ببێتە هۆکاری زەبرگەیاندن بە بڕبڕەی پشت یا بڕبڕەی مل، و ئەویش وەکو نیشانەی سڕبوون دەرە. دکتۆر باس لە زەبرگەیاند ئەوەی کە ئەو کەسانی کە بڵێ بۆ نمونە شتێک بەرقاچیان یاخود دەستیان ئەکەوێت، دوای ئەوەی تر بەردەوامە بێت ئەم پەلیانی لە سڕبوون، ئەمێ بزانم ئەمە تا چەند ترسناکە؟ واللهی اینجا ئەگەر بە هۆکارەکە هۆکاری زەبر بێ، ترسناکیەکەی لەوایە کە ئەمە نیشانەی نەخۆشیە و ئەبێ لێکۆڵینەوەی بۆ بکرێت، ئیتر فحوسات و ئەشعە و ئیتر بڵێن تەحالیلی بۆ بکرێت تا بزانین هۆکارەکە چییە و نەخۆشیەکە چییە و چارەسەری پێویستی بۆ. دکتۆر باس لە خواردن بکەین، وەگە زانین کە خواردن گرنگە لە ژیانی هەرێک لە ئێمە. ئەمێ بزانم کە زۆر خواردن یاخۆت خراپ خواردن تا چەند ئەوێتە هۆکاری سڕبوونی پەلەکانمان. لە کەسی تەندروستە بڵێن خواردن هۆکارێکی بڵێن ڕاستەوخۆ نییە بۆ دروستبوونی ئەو حاڵەتە لە کەسێکە کە تەندروستی باش بێت. بەڵام ئەگەر کەسێک تەندروست ینی نەخۆشی تری هەبێت، تر نەخۆشیەکە بەرزی فشاری خوێن بێ، نەخۆشی شەکرە بێ، بەرزی ئاستی بڵێن چەوریەکان لە ناو خوێنا بێ، ئەوانە ئەبن بە هۆکار. ئیتر ئەگەر خواردنەکە بە شێوەیەکی تەندروست نەخورێت ئەوە ئەبێتە هۆ. ئەو خواردنانە کامانن ئەبێتە هۆکاری سڕبوونی پەلەکان؟ وەکو پێم ئاماژەم پێەیە خواردنەکان هۆکارێکی ڕاستەوخۆ نین. بەرناڕاستەوخۆیی ئەگەر ئەو کەسە نەخۆشی تری هەبوو ئینجا ئەو خواردنانە ئەبن بە هۆکار. ئیتر چەوریەکان بە عام و شەکر بە شێوەیەکی تایبەتی، چونکە شەکر ئێستا لە دنیای علم و طبی بڵێن تازە ئەبحاسی تازە دەری خستووە کە ینی یەکێکە لە بکوژە بێدەنگەکان. دکتۆر باباسێکیش لە نەخۆشیە درێژخایەنەکان بکەین، شەکرە بە تایبەتی. ئەمە بزانم کە هۆکار چی ئەوانەی کە شەکریانە هەموو کات باس لەوەکەن کە پەلەکانیان زوو سڕ ئەبێت؟ نەخۆشی شەکرە خۆی بە عام نەخۆشیەکی گشتگیرە. زۆربەی کۆئەندامەکانی لەش بڵێن بە ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ تەئسیری بەسەرایەت.
نەخۆشی شەکرە بە دوو ڕێگا ئەبێتە هۆکاری دروستبوونی سڕبوونی پەلەکان. ڕێگا ڕاستەوخۆکەی ئەو تەسیرە مباشرەی کە شەکرە هەیەی بەسەر بۆری خوێنەکانە. تەسک بوونەوەی بۆری خوێن و نەچوونی خوێن بۆ پەلەکان بە شێوەیەکی دروست ئەوە بێتە هۆکاری دروستبوونی سڕبوون و سستبوونی دەمارەکە. دکتۆر ئەوانەی فشاری خوێنیان هەیە لەگەڵ بەرزبوون و یاخود نزمبوونەوە ئەکرێت کە ئەم سڕبوونە ڕوو بدات. فشاری خوێن نەخۆشێکی درێژخایەنە. فشاری خوێن بڵێن ڕاستەوخۆ ئەو سڕبوونە دروست ناکەم، بەڵام فشاری خوێن تەسیرێکی بڵێن ناڕاستەوخۆی هەیە بەهۆی ئەوەی مزعفاتی ئەو نەخۆشیە ئەبێتە هۆکاری سڕبوون. ئیتر مزعفاتەکانی بە شێوەی جەڵتەی دەماغ دەرئەکەوێ. ئیتر ئەو جەڵتەی دەماغە بە حەسەبی حەجمی جەڵتەی دەماغەکە ئەو سڕبوونی پەلەکان ئەبێ بە نیشانەیەک لە نیشانەکانی بڵێن وەکو وتم بە ناڕاستەوخۆ بەرزبوونی فشاری. هەموو جەڵتەیەک دکتۆر باست لە جەڵ دەکرد سڕبوونی پەلەکانی چیایە؟ بەعام بڵێ جەڵتەی دەماغی ئێمە بڵێن کۆئەندامی دەمار لە سێ بەش پێک هاتووە: مێشک لەگەڵ دڕکەپەتک لەگەڵ بڵێن ئەعسابی موحیتی پێ ئەڵێن یان دەمارەکانی دەرەوەی دڕکەپەتک. بەرزبوونی فشاری خوێن تەسیرە کاتە سەر مێشک، ئەویش ئەبێتە هۆکاری سڕبوونی لایەکی لەش، ینی دەست قاچێک بەس بڵێن لای ڕاست یان لای چەپ بە حەسەبی ئەوەی کام لای مێشک ئەو جەڵتەیە بەریەکە. دکتۆر بابینە سەر تەمەن. ئەمێ بزانم تەمەن تا چەند کاریگەری هەیە و سڕبوونی پەلەکان زیاتر لە چ تەمەنێکەوە دەست پێکات؟ تەمەن کاریگەریەکی زۆر گەورەی هەیە لەسەر ئەم دروستبوونی ئەم حاڵەتە، لەبەر ئەوەی لەگەڵ تەمەنە طبعاً کواڵیتی ژیان فەرقی هەیە لە شخصێک و بۆ شخصێکی تر. ئەو کەسە چەند تەندروست ژیاوە، چەند تەندروست خۆراکی خواردووە و چەند تەندروست وەرزشی کردووە، ئەوە تەسیری هەیە بۆ دروستبوونی ئەو حاڵەتە لە ئایندەیە. بەنیسبەت تەمەنەوە، تەمەن وەکو چۆن تەسیری ڕاستەوخۆی هەیە بەسەر هەموو کۆئەندامەکانی تر، کۆئەندامی دەماریش یەکێکە لەو کۆئەندامانەی کە تەمەن تەسیری هەیە بەسەریە لە بەهۆی چەند هۆکارێکەوە. هۆکاری سەرەکیان بڵێن نەخۆشیەک هەیە لە مرۆڤ ڕوئەیە پێڵێن تەسەڵوبی شەراین، سستبوونی مولولەکانی خوێن. تەسەڵوبی شەراین ئەو عەمەلیەتێکە کە دەست پێ ئەکا لەگەڵ تەمەنی مرۆڤە، بەس سورعەتی پێشکەوتنی ئەو عەمەلیە ئەتیما دەکاتە سەر ئەو کەسە مەسەلەن وەرزش ئەکا، جگەرە ئەکێشێ، خواردنی چەورە ئەخوا، شەکر ئەخوا، نەخۆشی تری هەیە یان نیەتی، ئەوانە هەمووی تەسیرەکاتە سەر سورعەتی دروستبوونی ئەو عەمەلیەی تەسەڵوبی شەراینە. ئەو عەمەلیەی تەسەڵوبی شەراینش ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی لەگەڵ پێشکەوتنی تەمەنە ئەم نیشانانە دروستکە. ئەمە یەکێ لە هۆکارەکان. هۆکاری دووهەم گۆڕانکاری بەسەر جومگە و بڕبڕەکانی پشتاکە ڕوئەدا. ئەویش هەر ئەگەڕێتەوە سەر ئەوەی جۆری ژیانی ئەو کەسە، مەسەلەن یەکێک کە ئیشی مەکتەبی بکە، مەسەلەن لەوانەیە زووتر تووشی ئەو جۆرە نەخۆشیانە بێ، چونکە دایم لەسەر وەرەقەیە و دانیشتووە و سەیری کۆمپیوتەر ئەکا و ئیتر یەکێک مەسەلەن ئیشەکەی ئیشێکی کرێکاریەکی قورس ئەکا، مەسەلەن ئەوە معڕەزە زیاتر زووتر عەزێتی پێ بگات. یەکێک مەسەلەن وەرزش ناکات و وەزنی زۆرە و بڵێن جسمی قەڵەوە و ئەوانە بە هەمان شێوە تەسیراتی تەمەن بەسەریانە زیاتر دەکرێت. دکتۆر ئەی ڕەگەز تا چەند فەرقی هەیە لە ڕەگەزی نێر و ڕەگەزی مێ؟ ئەمە بڵێن ئێمە زۆربەی داتاکانمان داتای وڵاتی خۆمان نییە، چونکە بڵێن داتابیسێکی تا ئێستا بەداخەوە داتابیسێکی
تۆکمەمان نییە کە ئەو داتانەی لێ دەرکەین بە زۆربەی داتاکانمان داتاکانی ئەمریکا و ئەوروپایە. ڕەگەزی مێ زیاتر تەسیری تێئەکە لەوانەیە بەهۆی کەم جوڵەیەوە بێ یا لەوانەیە بەهۆی گۆڕانکاری هۆرمۆنیەوە بێ هەندێک هۆرمۆن هەیە لە ڕەگەزی مێیان هەیە کە ئەو تەسیراتانە دروستەکە. دکتۆر بابێنە سەر ئەوەی کە فەقەرات ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر سڕبوونی پەلەکانمان. نەخۆشی فەقەرات نەخۆشی فەقەرات وەکو ئاماژەم پێیا پێشتر ئێمە بڵێن کۆ ئەندامی دەمار لە سێبەشی سەرەکی پێک هاتووە لە مێشک دەرکەپەتێک لەگەڵ عسابی محیطی دەرکەپەتێک بەناو فەقەراتە ئاڕوە. ئەو نیظامی کە بۆی دروست کراوە بۆ ئەوەیە بڵێن لە شوێنێکی پارێزراوە بێت. فەقەراتیش شوێنێکی لەشەکە زۆربەی هەرە زۆری جوڵەی لەش خۆی ئەگەر ینی هەم بە ئینگلیزیش و هەم بە عەرەبیش بە کوردیش پێی ئەڵێن ستونی فەقەرات. ستونی فەقەرات ستون ینی وەکو بڵێن عەمودێکە لە ناو بینایەکە ئەو عەمودە ئەوە بیناکە هەمووی ئەپارێزێ. ینی ئێستا تۆ پایەیەک لە ناو بینایەکە ئەگەر ئەو پایەیە خەللی تێبکەوێ هەموو بیناکە تێکەچێت. ستونی فەقەراتیش بە هەمان شێوەیە. ستونی فەقەرات تەسیری ڕاستەوخۆ هەیە بەسەر دڕکەپەتکە. دڕکەپەتکیش نیشانەی نەخۆشیەکانی دڕکەپەتکیش بە سڕبوون دەرەچێت. دکتۆر بابێنە سەر ئەوەی کە ئەو کەسانی بڵێن بۆ نمونە نەخۆشیێکی دیاری کراویان هەیە هەموو کات باس لەوە ئەکەن کە ئەو سڕبوونەی هەیەە تاوتاوە بڵێن بۆ نمونە کاتێک هەیە و کاتێکی تر نییە هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ هۆکاری ئەوە بۆ ئەوە ئەگەڕێتەوە ئایا ئەم کەسە نەخۆشی تری هەیە نیەتی زۆربەی زۆری نەخۆشی شەکرە لەوانەیە ئەو جۆرە بڵێن ئەو جۆرە نیشانەیان تیا دەرکەوێ لەبەر ئەوە باشتر وایە ئەو نەخۆشە بڕوا ینی شەکرە تۆ شتێک نییە بەسەڵەن بەناوچەوان تا نووسراوێ ئەم نەخۆشە شەکرەی هەیە هەنێ نیشانە دەرئەکەوێ ئەو نیشانانە دوای ئەوەی کە ئەچی پشکنینەکەی اینجا بۆ دەرەکەوێت کە ئەو نەخۆشیەت هەیە. نەخۆشی شەکرە یەکێکە لەو نەخۆشیانەی کە نیشانەکەی بەو شێوەیە دەرەکەوێ ئیتر سڕبوونەکە یەکێکە لەو نیشانانە نەخۆشەکە ئەبێ بڕات پشکنین کاتە بزانین شەکرەی هەیە شەکرەی نییە. ئیتر هەنێ نەخۆشی تریش هەیە لەبەر ئەوە ئەگەر ئەو نیشانەیە دەرکەوت لە نەخۆشە باشتر وایە چێتە نزیکترین بنکەی تەندروستی یا نەخۆشخانە و پزیشک بیبینێت تا بزانێت هۆکاری سڕبوونێک. دکتۆر لە هیچ جۆرێک لە شێرپەنجە سڕبوون هەیە هەستی پێ ئەکرێت بڵێن بۆ نمونە هەروەکو نیشانەیەک بێ بۆ بوونی نەخۆشی شێرپەنجەی کۆ ئەندامی دەمار بەعام ئەوانە نیشانەی سڕبوون دروستەکە. شێرپەنجە خۆی ئەگەر بڵاو بوو بێتەوە چوو بێ نزیکی کۆ ئەندامی دەمارەکان بوو بێ بە هەمان شێوە. شێرپەنجە بەعام خۆی هەنێ لە شێرپەنجەکان ئەبێتە هۆکاری لاوازبوونی لەش بەهۆی کەمی ڤیتامین و کەمی مادە خۆراکیەکان ئەویش وەکو نیشانەی سڕبوون دەرەکەن. دکتۆر هەنێک جار هەیە کە دەستمان بەرگەرمیە یا ساردیەک ئەکەوێت مێشک یەکسەر پەرچەکردار ئەنێرێ و ئەو شوێنەی پەلەی دەستمان کە دەستی بەرکەوت و یاخود قاچمان سڕ ئەبێت هۆکاری ئەمە بۆ چێگەڕێتەوە یاخود هەنێک جار هەیە ئەگەر دەستیشمان بەری کەوێت مێشک پەرچەکردار نانێرێت هەڵەیەت یایە ڕوئایات ئەمە بزانم ئەمە تا چەند ڕاستە؟ بەڵێ بەنسبەت مۆزوعی گەرمی و ساردی ئەوە بڵێن میکانیزمی دیفاعی لەشە ئەگەر تۆ دەست بەر شتێکی گەرم بکەوێ ئەوە ئیتر پێویست ناکە یەکسەر خۆت دەست لە ئەبەی بەبێ ئەمەی ینی پێویست ناکە هەر بیریشی لێ بکەیتەوە بە هەمان شێوە بۆ ساردیەکە ئەو سڕبوونەی کە ئەمێنێتەوە دوای ئەوە هۆکاری ئەوەیە کە ئەو شوێنە کەمێک ئەزیەتی پێگەشتووە ئەو سڕبوونە دروستەکە بەنسبەت ئەمە بڵێن جزئی یەکەمی پرسیارەکە. بەنسبەت جزئی دووەمی پرسیارەکە و ئەگەر ئەو شتە ڕوونەیە مێشک هەڵە بێتەیە مێشک بڵێن شێوەی کارکردنی مێشک بەو شێوەیە کە ئەبێ هەستەوەرەکە سیگناڵێک بنێرە بۆ مێشک
بڵێ ئەم شتە ڕوویاوە اینجا مێشک پەرچدانەوەی ئەدا و کردارەکە ئەکا و ئەو جوڵەیە دروستەکە زۆر جار ئەو سڕبوونە ئەبێتە هۆکاری سڕبوونی ئەسڵەن کە نەخۆشەکە سڕبوونی هەیە ئەبێتە هۆکاری ئەوەی کە ئەو کردارە ڕوونەیە ئەمەش لە ڕاستیە یەکێکە لە نیشانەکانیەوە احتیمالە ئەو کەسە بڵێن ئەو شوێنەی سڕ بوو بێ پێی نەزانی بێ یان ئیهمالی کرد بێ زۆر خەڵک هەیە ئەڵێ مەسەلە من دەست ئەبەمە ناو بڵێن دەست ئەبەم بۆ شتی گەرم و هەستی پێ ناکەم ئەو هەست پێ نەکردنە ئەبێتە بڵێن هۆکاری ئەوەی ئەو دەستە یان ئەو پەنجەیە یا ئەو شتە بسووتێ و پێی نەزانێ ئەوش شتێکی ترسناکە لەبەر ئەوەی بە نەتیجە ئەبێتە هۆکاری دروست بوونی برین کە ئەو برینە زۆر زۆر بە زەحمەت چاکە دکتۆر بابین لەسەر چارەسەرەکان ئەمەی بزانم لەو کاتێک کێکسەر سڕبوون ڕوئەدات پێویستە ئەو کەسە چی بکات بەدەر لەوەی کە دوایی باس لە چارەسەر پزیشکیەکانەکەی والله اینجا چارەسە ئەمە یەکێکە لەو حاڵەتانەی کە نابێ بە هەندوەرگیرە ئەبێ بە زووترین کات سەردانی پزیشکی تایبەتمەند بکرێت و بڵێن ئەو هۆکاری بدۆزرێتەوە و چارەسەری پێویستی بۆ بەدەر لە چارەسەرە پزیشکیەکان دکتۆر کاتێک مڵین بۆ نمونە من لە ماڵەوەم لایەکی دەستم یا قاچم سڕ ئەبێت چی بکەم لەو کاتیا بۆیە کە تووشیم حاڵەتە نەبم دووبارە ئەگەر وتمان ئەگەر هۆکارەکەی هی ئەوە بێ مەسەلەن سڕبوونەکە بە هۆکاری ئەوە بێ مەسەلەن زەبرێکی بەرگەشت بێ یان مەسەلەن کەوت بێتە ژێر خۆت لە کاتی خەوتنە یا مەسەلەن بە وەزعەتێکی غەڵەت داد نابێ یا مەسەلەن ماوەیەکی زۆر ئێستا ئەم دانیشتنەی من و تۆ ئەگەر ماوەیەکی زۆرتر دانیشین لەوانەیە دەمارێک هەیە لە ئەنیشکەوە ئەو دەمارە زەختی بچێتە سەر و ببێتە هۆکاری سڕبوون جوڵە و حرەکەیەکی ئاسایی تۆزێ وەرزش بکەی لەوانەیە بڕوات ئەگەر نەڕۆشت ئەوەی تر ئەو وەختی ئەوە هاتۆ دکتۆر وەکو دوایین پرسیارم ئەمێ باس لەوە بکەین ئەگەر هات و چارەسەر نەکراچی ماکەکانی چییە؟ ئەگەر هات و چارەسەر نەکرا تۆ نیشانەیەکی نەخۆشیت هەیە کە لەوانەیە نەخۆشیەکەت هەبێ لە شوێنێکا و بەس نەزانی هۆکارەکەی چییە و دوای ئەخەی خۆی لە ئەخیرۆ هەر ئەڕۆی بەس دواخستنی شتێکی باش نییە لەوانەیە تووشی کێشە و گرفتی کە دەستەکان خۆش بێ سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیارەکانت بەڵێ سپاس بۆ دکتۆر یاسین تاهیر شەریف پسپۆری نەشتەرگەری مێشک و دەمار و بڕبڕی پشت کە بەشێوەیەکی ڕاستەوخۆ لە لامان بوو بەڵێ عزیزانم ئێستاش پامنێرمان پێشڕەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمانایە پێشڕەو سڵاو لێوێ بەیانیت باش بێت ئەمێ بزانم کە زانیارەکانی ڕۆژ لای تۆ چی کۆژین بەیانی تەواوی بینەرانی گەلی کوردستان باش دیارە ئەبەوێ لەوە دەست پێ بکەم کە ماوەی چەند ڕۆژێکە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بە هاوکاری یاخود ئەتوانم بڵێم بە گفتوگۆکردن لەگەڵ شارەزایانی بواری لامەرکەزیەتە و بەپێی ئەو یاسا و بەپێی ئەو ڕێسایانەی کە هەم لە حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی پێکراوە و هەم لە دەستوری هەمیشەی عێراقا ئاماژەی پێکراوە ئەنجومەنی پارێزگای سلێمانی خەریکی نووسینەوە یاخود ئامادەکردنی بڕیار و ڕاستپاردەکانی لامەرکەزیەتن بۆ پارێزگای سلێمانی ئەمەش لە ئێستاە باس و خواسی گەرمی ڕۆژە کە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەستی داوە پێ وەک خۆیان باسی لێوەکەن ینی لامەرکەزیات لە پێناوی خزمەتکردنی زیاتری کۆمەڵانی خەڵکی کوردستانە و لە پێناوی خزمەتکردنی زیاتری ئیدارە سربەخۆکانە ئەبێت ئەویش بەوەی کە زیاتر حکوومەتی خۆجێی ئەتوانێ دەستی بە کاروبارەکانی ڕابگات چ لە ڕووی ئیداری چ لە ڕووی داراییەوە ئەمە باس و خواسی ڕۆژی ئێستایە کە گەرمە یەکێکتر لەو خاڵانەی کە لە دوای هاتنی ڤایرۆسی کۆرۆنا و قەدەغی هاتوچۆ و داخستنی سەرجەم سێکتەرەکانی بە دوای خۆیان هێنا ئاسایی بوونەوەی بازاڕە ئێستا وردە وردە ئابینرێ بازاڕەکانی شاری سلێمانی ئاساییە بنەوە بەڵام تەنیاتگای تەندروستکاران ئەوەیە کە ڕێنمایە تەندروستیەکان
ئێستاش هەر جێبەجێ بکرێ کە ئەویش تاک پارێزیە ئەمە ئەو خاڵەیە کە زیاتر کاسبکاران و خەڵکیش پێویستی پێی بوو و کاسبکاران داواکار بوون کە بکرێتەوە ئەمە هەنگاوێکە کە ئێستا بازاڕەکانی شاری سلێمانی کراوەتەوە ینی ئەوەی کە هەر لەگەڵ کرانەوەی بازاڕەکانە ینی تەندروستکاران داوای خۆپارێزی یەکەن و خەریکن ینی ئاماژە بەوەکەن کە ئەگەر بێت و هاوڵاتیان و زیاتر چۆن لەگەڵ هاتنی ڤایرۆسی کۆرۆنا ڕێنمایە تەندروستیەکانیان جێبەجێ کرد بە ئەمەش توانرا ڤایرۆسی کۆرۆنا کەمترین زیان بە هاوڵاتیان گەێنێ و کەمترین قوربانی لە هەرێمی کوردستان هەبێت و لە شاری سلێمانی هەبێ ئێستاش تەنیا داوایان ئەوەیە ئەگەر ئەم هەنگاوانە بەم شێوەیە بەردەوام بێت ئەتواندرێت لە ماوەیەکی نزیکە سەرکەوتن بەسەر ڤایرۆسی کۆرۆنایە لە شاری سلێمانی ڕابگەندرێ مانام تەنیا خۆپارێزی ئەوێت ئەوەی کە مەبەستمە ئاماژەی پێ بکەم ئێستا ئەبینین بارودۆخی موچەخۆرانی هەرێمی کوردستان دارایی لە هەرێمی کوردستان بە قۆناغێکی سەختا تێپەڕێ لەگەڵ هاتنی ڤایرۆسی کۆرۆنا کە سەرتاپای جیهانی گرتەوە بۆ هۆی داڕوخانی ئابووری بەشێکی زۆر لە وڵاتانی دنیا بێگومان هەرێمی کوردستان و عێراقیشی گرتەوە ئەمە زیاتر ڕنگدانەوەی لەسەر هەرێمی کوردستان هەبووە ئەویش بە هۆکاری ئەوەی کە حکوومەتی ناوەند لەم کاتەیە شایستە دارایەکانی هەرێمی کوردستان و یاخود بەشە بودجەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی بۆ ئەم مانگە نەناردووە ئەمەش بووە هۆی ئەوەی کە موچە لە کاتی خۆیان نەدرێت کە ئەمەش بۆتە هۆکارێک کە بەڕاستی هاوڵاتیانی بێتاقەت و بێزار کردووە و بە تایبەت موچەخۆران هەر لەو پێناوەیە وا بڕیارە بەیانی ڕۆژی یەکشەمە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆ ببێتەوە بۆ گفتوگۆکردن لەسەر کۆی کێشە و لەسەر کۆی داواکاریەکانی هاوڵاتیان و لە هەمان کاتا گفتوگۆ ئەکرێت لەسەر ئەو پرۆژەیە کە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئامادەی کردووە بۆ ڕاگەیاندنی لامەرکەزیەت بۆ پارێزگای سلێمانی ئیدارەی گەرمیان پارێزگای هەڵەبجە ئیدارەی ڕاپەڕین و لە هەمان کاتا وردە وردە پارێزگاکانی تریش دێنە پاڵ ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئەیانەوێت لامەرکەزیەت بچەسپێنرێ ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتیش بەیانی گفتوگۆەکە هەم لەسەر لایەنی دارایی ژیانی گوزەرانی ئێستای هاوڵاتیان و لەسەر پەیوەندیەکانی لەگەڵ حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەم بارودۆخە داراییەی کە ماوەی چەند ساڵێکە ئەم کێشەیە بەردەوامی هەیە جار لەسەر جار سەر هەڵەداتەوە یەکێتی ئێوێ ئەم کێشەیە بە تەواوەتی چارەسەر بکات ئەوەی کە مەبەستمە ئاماژەی پێ بکەم بەیانی ڕۆژی یەکشەمە وا بڕیارە موچەی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای 6 ڕۆژ دابش بکرێت بەسەر فەرمانبەران و موچەخۆرانی ئەو وەزارەتەیە یەک ئەوەی کە فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە چاوەڕێیانە کرد کە کێشەکانیان کێشەی نێوان حکوومەت هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی چارەسەر بکرێت ئەویش ناردنی شایستە دارایەکان بوو بێگومان لە دوای ئەوەی وەفدی حکوومەت هەرێمی کوردستان سەردانی بەغدای کردووە بارودۆخەکە کەمێک ئاسایی بۆتەوە و وەکو لە ڕاگەندراوەکەی حکوومەتیشە ئاماژەی پێکراوە کە وەفدەکە بە سەرۆکایەتی قوبا تاڵەبانی بووە بارودۆخەکە ئاسایی بۆتەوە ئەو پارێ نێردراوەتە هەرێمی کوردستان بەڵام بڕیاری سەرفکردن و خستنە سەر حسابی هەرێمی ماوە ئەگەر ئەمەش ڕوو بدات ڕەنگە لە چەند ڕۆژی ئایندەیە موچەی سەرجەم وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان سەرف بکرێت ئەوەی کە مەبەستمە خاڵێکی سەرەکیە وە کە ئێستا باسی گەرمی نەک هەرێمی کوردستان و میدیاکانی عێراق بگرە میدیاکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە بە سەرۆکاتی کازمی کە لە پەرلەمانی عێراق و متمانەی پێدراوە وا چاوەڕوانەکرێ ئەم حکوومەتە حکوومەتی چارەسەری سەرجەم کێشەکان بێ و ئەوەی کە کوردیش چاوەڕێ لەم کابینەیەکە کازمی یەکێکە لەو کەسانەی کە سیاسەتێکی ڕوون و ڕەوانی بەرامبەر بە کورد هەیە بەرامبەر بە هەرێمی کوردستان هەیە چاوەڕێ ئەوە ئەکرێت کە کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند لە کابینەکەی کازمیە باشتر چارەسەر بکرێەوە هەنگاوی باشتر بنێت
من ئەگەڕێمەوە لای ئێوە ئەمە و زانیاریانە بوون کە لای ئێمە بوون. بەڵێ سوپاس بۆ پامنێرمان پێشڕۆ کاوەشێکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵمان بوو. بەڵێ ئازیزانم سەبارەت بە بڕیاری کۆتایی تاقیکردنەوەکانی ئەم ساڵی خوێندن پامنێرمان فەرحان حەمەحان ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجە و لەگەڵمانە. فەرحان سڵاو لێبێ بەیانیت باش بێت ئەمێ بزانم کە زانیاریەکان دەربارەی بڕیارەکانی ئەم ساڵ بۆ خوێندنی و تاقیکردنەوەکان چییە لە ئێستادا؟ بەڵێ کۆژین سڵاو لە تۆ لە تەواوی بینەرانی گەلی کوردستان. دیارە بە پێشەوە بابەتە من لە زانیاریەکانی ڕۆژەوە دەست پێ بکەم. بڕیارە ئەمڕۆ سەرجەم دەرگای سەرجەم مزگەوتەکان بەرەو ڕووی نوێژ خوێناندا بکرێتەوە. دیارە لە ماوەی ڕابردوودا بۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە داخرابوون، بۆیە ئەمڕۆ بڕیارە جارێکی دیکە دەرگای مزگەوتەکان بکرێتەوە و ڕێبەراتی گشتی تەندروستی هەڵەبجە مادەی بە مادەی دژە ڤایرۆس سەرجەم مزگەوتەکان پاک بکاتەوە، ڕێنمایی پێویست بدێت بەو مامۆستای ئاینیانی کە ڕۆژانە دەرگای مزگەوتەکانیان دەکەنەوە لەوەی کە دەستنوێژ لە ناو مزگەوتەکاندا نگیرێ. هەر مسلمانێک کە دەچێتە مزگەوتەوە پێویستە بەرماڵی خۆی پێبێت و کۆمەڵێک ڕێنمایی دیکەن. لەلایەکی دیکەوە شەوی ڕابردوو کاتژمێر 12 شەو لە سەر دەریاچەی سیروان پۆلیسێکی با بڵێن بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی هەڵەبجە کە لە ناحی سیروانە لە کاتی ئەرکی ڕسمی خۆیاندا بۆ ڕێگریکردن لەو کەسانی کە بە شێوەیەکی نایاسایی ڕاوی ماسی دەکەن لەلایەن چەند کەسێکەوە هێرشی کراوەتە سەر و بە شێوەیەکی سەخت بریندار بوو. لە ئێستادا ڕەوانەی نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی کراوە. بەڕێوەبەراتی پۆلیسی دارستان و ژینگەی هەڵەبجە هەوڵەکانی بۆ دۆزینەوەی ئەو کەسانە دەست پێ کردووە کە هەستاون بەکارەکەەوە بدانەوێت ئەوە بڵێن کە هەموو پۆلیسانی کە لەسەر دەریاچەکەن لە پێناو بەرژەوەندی گشتیدا لەوێن و داوایەوە دەکەن کە جارێکی دیکە ڕووداوێکی لەو جۆرە دووبارە نەبێتەوە. ئێستا من لە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەڵەبجەم لەسەر ئەو تەورەی کە جەنابەت باست کرد لەگەڵ زۆر بەڕێز سۆران عومەر بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەڵەبجە گفتوگۆکەم. مامۆستا فەرموو بگەر بێت ئێرە مامۆستاگەر پێمان بڵێن ئەو قۆناغی کە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و تا گەیشتن بەم قۆناغە کاریگەری ئەم قۆناغە بەسەر خوێندکارانەوە تا ئێستا چییە؟ سەرەتا بەیانی هەموو لایەکتان باش. دیارە جەنابتان ئەزانن دابڕانی خوێندکار لە پۆل و لە قەڵەم و لە مامۆستا کاریگەری بمانەوە نەمانەوە کاریگەری دروستەکە لەسەر خوێندکار. بۆیە ئەم پەتایە بە جۆرێ لە جۆلەکان کاریگەری خراپی لەسەر خوێندکارداناوە دوور کەوتوتەوە لەوانە و لە مامۆستا و لە قەڵەم و لە کتێب. بەڵام وەزارەتی پەروەردە هەمیشە لە هەوڵی ئەوە بووە کە بتوانێ و فەراغە پڕکاتەوە خوێندکارانمان وا لێ بکە زیاتر نزیک بێتەوە لە وانەکانی و لە مامۆستای. بۆ ئەمەش قوتابخانەی وەکو جەنابتانەزان قوتابخانەی ئەلکترۆنی کە قوتابخانەیەکی پاڵپشتی کاری نائیلزامیە بۆ خوێندکار بۆ ئەوی خوێندکار بتوانێت سوود لە وانەکان ببینێ لە کاتێکا کە لە ناو پۆلەکانانێ بتوانێت بە شێوەی ئۆنلاین بتوانێ وانەکانی خۆی ببینێ و سوود لەو بابەتانە ببینێ کە تیا عەرزەکرێ. قوتابخانە ئەلکترۆنیە با بڵێن لەگەڵ ئەوەی کە سیفاتی باشەشی هەیە لە کۆمەڵێک لایانی سلبیشی هەیە وەکەوەی کە لەوە چێ خوێندکارێک دەستی نەگا بە تۆڕی ئینتەرنێتاوەکو بەکاری بێنەوە کۆمەڵێک بابەتی دیکە. پێتان وایە لە بوونی کەم و کورتیەکانی و قوتابخانەیە چۆن با بڵێن ئەوەتان معالەجە کردووە کە قوتابخانەکە بتوانێت سوود بە هەموو خوێندکاران بگێن؟ بە دڵنیایەوە هەر شتێک کە سەرەتا کرێ بە دڵنیاییەوە کەم و کورتیە بێەوە ئێمەش نەمانوتووە گاتە هەموو ماڵێک و هەموو خوێندکارێک، بەڵام وەکو هەنگاوێک بۆ پڕکردنەوەی فەراغێکی گەورە کە هەمان بۆ مامۆسا لە ناو پۆلانە بۆ خوێندکار دابڕاوە لە کتێب ئەمە هەنگاوێک بێت ئەگەر بە ڕێژەیەکیش لە ڕێژەکان بێتوانی بێت یان خوێندکار سوود لەو قوتابخانە ئەلکترۆنیە ببینێ دڵنیام کارێکی باش بووە بە دڵنیاییەوە بۆ ئێستەوە بۆ ئایندەیش خوێندکارانمانەتوان سوودی باشی لێ ببینن. باشە مامۆستا وەرزی با بڵێن دووەم کەی دەست پێ دەکاوە ئامادەکاریەکان لە سنووری بەڕێوەبەرایەتێکە تا ناچین بۆ وەرزی دووەم. بەپێی بڕیاری ژمارە 48 وەزارەتی پەروەردە کە لە 7 مانگ دەرچووەوە فەرمانێکی وەزاریەوە 15 خاڵی تیا دەرج کراوە. ئەوانە هەمووی ڕێنماین بۆ تاقیکردنەوەکان کە پێویستە لە قوتابخانەکانە بەپێی ئەو ڕێنماییە تاقیکردنەوەکان بکرێ. لە بەرواری 1/6 تاقیکردنەوەی وەرزی دووەم دەست پێکا بۆ خوێندکارانی قۆناغی یەکەم تاپۆلی 12 ئومێد دەکەین خوێندکارانمان بتوانن سعیەکی باش و ئەنجامێکی باش بۆ خۆیان بەدەست بێنن. ئەوە ڕۆژانە کۆبوونەوەی با بڵێن
ئۆنلاینتان هەیە لەگەڵ وەزارەتی پەروەردە چیتان کردووەکو ئامادەکاری بۆ پێشوەختە پێشێکی شەشکە وا بکەن مامۆسایانیش ئامادەکاری بۆ تاقیکردنەوەکان بکەن بۆ خوێندکاران کاک فەرحان وەکو ئاماژەم پێدا لەو فەرمانە 15 خاڵیە ئاماژەی پێدراوەوە جەنابیش دەزانی 2 مانگ وە زیاتریشە هەم مامۆساوە هەم خوێندکار دابڕاوە لە قوتابخانە و وەزارەتی پەروەردە لە هەوڵی گەڵاڵەکردنی ڕێنماییەکی تازایە شڵاقە دەرنەبێ یەکشەمە یا دووشەمە دەرەچێ پێویستە مامۆسایانمان جارێکی تر بچنەوە ناو ناوەندەکانی خوێندن بۆ ئەوەی لانی کەم و پرسیار ئامادە بکرێەوە ڕابکێشێ بۆ خوێندکاران بەپێی ئەو ڕێنمایی کە لەو 15 خاڵە هاتووە خوێندکارانیشمان جارێکی تر بانگ بکرێتەوە بەپێی ڕێنمایە تەندروستیەکان بهێنرێنەوە ناو قوتابخانە بۆ ئەوەی پیان بوترێ تاکوێ داغڵەوە چۆن سعیەکەن و ڕێنماییان بکرێت و جارێکی تر ئاشنا بکرێنەوە بە پۆل و بە مامۆستا و بە خوێندنگاکانیان سەبارەت بە ئەزموونیە گشتیەکان ئەوان چۆن بەڕێوە دەچن بە تایبەت قۆناغەکانی ئامادەی قۆناغیان وەکو عەرزم کردی وەرزی دووەم لە 1/6 بۆ هەموو قۆناغەکان دەست پێیەکاوە پۆلی 12ش بە هەمان شێوە بۆ بابەتی داغڵبوون و داغڵ نەبوونیان بۆ تاقیکردنەوەی کۆتایی ساڵ ئەوانیش لە 11ی حەوت تاقیکردنەوەی کۆتایی ساڵیان دەست پێیەکا ئومێد دەکەین خوێندکارانمان قۆناغی پۆلی 12 بتوانن سوودێکی باش لەو ماوەیە ببینن کە لە بەردەستیانایەوە لە ئەم فترەی کەرەنتینەی شابتوانی بێتیان دانەبڕێن لە دەرز و لە بابەتەکانیان ئومێد دەکەین ئەم ساڵ بەنیسبەت هەڵەبجە توانم بڵێن بە تایبەتی وە تەمەناکەم هەموو کوردستانیش بەگشتی خوێندکارانمان سەرکەوتنێکی باش بەدەست بێن و نمونەیەکی باش پێشکەش بەم پارێزگایە بکەن خوێندکارانی ئێمە گەزانین مامۆستا قۆناغی 12 ئامادەی قۆناغێکە کە خوێندکار دوایین هەوڵەکانی خۆی لەو قۆناغا با بڵێن ئەنجامەکانی چەند ساڵی خوێندنی دەزەکەوێت تا چەند گرنگە خوێندکار دۆخێکی دەرونی لا دروست نەبێ پرۆسی خوێندنیش ئەوەندە نییە ڕاگیراوە و تا چەند پێویستە خوێندکار با بڵێن دەرونێکی مرتاحەوە بتوانێت درێژە بەم پرۆسەیە بدا تا ئاگاتە تاقیکردنەوەکان ئەوەی کە جەناب و باسیەکەی پێویستی بە پاڵپشتی هەموو لایەک هەیە ئەوەی کە زۆر گرنگە بۆ خوێندکار سەرەتا دایکان و باوکانە لە ماڵەوە بتوانن زەمینەی بڕەخسێنن کە ئەو خوێندکارانەیان بتوانن لە کەشێکی ئارامە بتوانن سعی خۆیان بکەن و ئەنجامێکی باش بەدەست بێنن جگەلەوە مامۆسایانی خۆشەویست لە کاتی تاقیکردنەوەکانە لە ناو هۆڵەکانە بە هەموو لایەکمان بتوانین کەشێکی ئارام و کەشێکی پەروەردەی بۆ خوێندکارانە بڕەخسێنین بۆی خوێندکاران بتوانن لە کاتی تاقیکردنەوەکانە بتوانن ئەوەی کە لە مێشکیان هەیە بیخەنە سەر پەڕەکانی کاغەز و ئەنجامێکی باش بۆ خۆیانەوە بۆ پەروەردەکانیانەوە بۆ دایک و باوکیان دەسەبەر بکەن ئومێد دەکەین ئەم ساڵ بە شێوەیەکی باش تێپەڕێنین و خوێندکارانیشمان بگەن بەو ئاواتانەی کە خۆیان هەیەیان بووە لە هاویندا خوێندکاران با بڵێن وەک پێشتری مناقەشەمان کرد لێرە ئەچنە ناو کۆمەڵێک سنتەرەوە بە پارەوە سنتەری ئەهلی وانە ئەخوێنن تا چەند گرنگە ئەم قوتابخانە ئەلیکترۆنیە لە هاوینیشە هەبێ بۆی کە خوێندکار دەستی ڕابگا بە بابەتەکان و لە ماڵەوەش بتوانێت هیچ بڕەپارێک نەدات و لەو ماوەی کە وەرزی هاوینە بتوانێت سوودێک لەوانەکان وەربگرێت کاک فەرحان ئەو قوتابخانە ئەلکترۆنی وەکو لە پێشەوە من و تۆ باسمان کرد ئەگەر وەزارەتی پەروەردەوە دڵنیام لە بەرنامەیشی هەیە چونکە باس کراوە مناقەشە کراوە وەزارەتی پەروەردە و قوتابخانە ئەلکترۆنیە گرنگی پێ بە سوودی زۆر باشی هەیە بۆ خوێندکاران و دایکان و باوکان بە تایبەتی ئەوانەی کە توانای مادیان کەمە توانن لە هاوینە لە جیاتیەوەی بچنە خولێک کە هەموو بابەتێک بڕێکی دیاری کرا و پارە بن وەزارەتی پەروەردە توانێ بیکاتە پلانی بەدیل بۆ ئەوەی خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت بتوانێ لەو قوتابخانەیە بتوانێ دەرز و بابەتەکانی خۆی وەزانیاریەکانی خۆی لەسەر ئەو بابەتە زیاتر بکە ئەمە لە ڕوویەک لە لایەکی تریش وەزارەتی پەروەردە ئەتوانێ زیاتر گرنگی پێبا بۆی دەرزی نمونەیی نەمێنێ خوێندکاران بتوانێت سوودی زیاتری لێ بینەوە خەڵکی کەم دەرامەت بتوانێ باشتر لە بابەتەکان بگاوە هەر پرسیار و تێبینیەکی هەبێت لەو قوتابخانە ئەلکترۆنیە و بتوانێت دەسی بکەوێتەوە مامۆستا با لای خوێندکاران ڕوون بێت ئەگەر خوێندکارێک بۆ نمونە لەم وەرزی دووە ماستەر کەوتوو نەبوو ئەم خوێندکارە دەچێتە خولی دووەمەوە واتە کەوتووە یاخود
تاقیکردنەوەی دیکە ئەنجام دەدات. بەدڵنیایەوە هەروەکو ساڵان چۆن ڕۆشتۆ بە هەمان میکانیزم ڕوایەکی شەش ئیمتیحانەکەن ئەم خوێندکارە کە وەرزی دووەمەکە ئەنجامەکە سعیسەنەوی دەرەچێ گەر دەرچووە قۆناغی خۆی بڕیوە ئەگەر دەریژ نەچوو ئینشەڵا هەموو خوێندکارانمان سەرکەوتووە بن لە 9/8 دیسان تاقیکردنەوەی خولی دووەمەکە بۆ ئەوەی ئینشەڵا ئەو قۆناغە ببڕێ و هیچ کێشە و گیرگرفتێکیان نابێت. باڵێن سەبارەت بە قوتابخانەکان تا چەند ئیداری قوتابخانەکان تا ناگەدار کردووەتەوە کە بە خوێندکارەکان بڵێن پێش 1/6 تا کوێ داخڵەوە چۆنی تاقیکردنەوەکان ئەنجام دەدرێت. لەو فەرمانەی کە ئەرزم کردی هاتووەیەکێ لە خاڵەکان ئەبێ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجەی شەهید بە تەنسیق لەگەڵ ژووری ئۆپراسیۆنەکان و لەگەڵ بەڕێوەبەری گشتی تەندروستی هەموو کوردستان ئەبێ ئێمە تەنسیقێکمان هەبێ بۆ دیاریکردنی ڕێگایەک بۆ ئەوەی وە شێوازەکانی خۆپارێزی بۆ خوێندکاران لە کاتی تاقیکردنەوەکانە و ئێمە وەزارەتی پەروەردە ئەرزم کردی لە یەکشەممە یا دووشەممە خەریکی گەڵاڵەکردنی ڕێنماییەکەن بۆ ئەوەی تاقیکردنەوەکان بە چ شێوازێک و بە چ شکڵێک جێبەجێ بکەین. ئەگەر ئەو ڕێنمایە دابەزیەوە بە پێی ئەو ڕێنمایە جێبەجێکن و نەبوو هەر بەڕێوەبەرایەتێکی گشتی بە پێی موقعی جوگرافیەکەی خۆی و پێی ئەو پلانەی کە ئەتوانێت جێبەجێکە لە پارێزگاکە لەگەڵ ژووری ئۆپراسیۆنەکان ئێمە تەنسیقەکەین و ئەکەین ئینشەڵا بە دووربین لە هەر کارە ساتێک یا هەر شتێکی نەخوازرا. لە ڕووی تەندروستیەوە چی دەکرێت بە تایبەت تەنسیقتان لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتە تەندروستیەکانە بۆ تاقیمکردنی ئەو وەڵانەی کە تاقیکردنەوەی تیاکرێواتە ڕێنمایە تەندروستیەکان لە بەرچاو دەگیرێەوە بیرتان لەوە کردوێتەوە کە هەموو ڕۆژێک بۆ نمونە هۆڵەکانی تاقیکردنەوە تاقیم بکرێن. ئەوە کەوێتە سەر و ئیمکانیەتی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت هۆڵەکانمان بۆ تاقیم کارێکی زۆر باشە و ئێمە لەو کۆبوونەوانەی کە وەزارەت شەوانە ئیکەین بە ئۆنلاین لەگەڵ بەڕێوەبەرە گشتیەکانەوە جەنابی وەزیر زۆر تەکیدی لەسەرەوە کردوتەوە کە پێویستە تەواوی ڕێکارە تەندروستیەکان لە هۆڵی تاقیکردنەوەکانە لە ناو قوتابخانەکانە بگیرێتە بەر ئەوەی لە توانامانە هەبێ ئێمە بۆ خوێندکارانمان دەسەبەریەکەین و ئومێدەکەین ئینشەڵا پەتاکەش لە هەرێمی کوردستانە نەماوە ئومێدەکەین بە سەلامەتی ئەم قۆناغەوەم دۆخە شتێپەڕێنین. باشە وەکو کۆتا پرسیارم چ پەیامێکتان هەیە بە شێوەیەکی گشتی بۆ خوێندکاران تا 1/6 کە دەگەنە باڵێن تاقیکردنەوەکان و چ پەیامێکیشان بۆ مامۆستایان هەیە کە چۆن ئامادەکاری بکەن بە تایبەت بۆ ئەوەی کە لە 1/6دا بە شێوەیەکی ڕێک و پێک تاقیکردنەوەکان بەڕێوە بچن. خوێندکارانمان داوا لە خوێندکارانەکەین و داوا لە دایکان و باوکانەکەین کە زیاتر پاڵپشتی خوێندکارەکانیان بن خۆتەزانی فترەیەکی درێژە دابڕاون لە مەکتەب لە قەڵەم لە کتێب بۆیە پێویستە هەمومان هاوکار بین بۆی بیان خینەوە سەر ڕێچکەی خوێندنەکەی خۆیان ئەمە خوێندکارانەوە داواش لە خوێندکارانەکەین دوورکەونەوە لە هۆکانی ئەلکترۆنی و تەلەڤیزیۆن و چوزانم یاری و ئەم بابەتە بۆ ئەوەی ئەو چەند ڕۆژەکە لە بەردەستیانایە لە 1/6 تا نزیکەی 11 مانکە کۆتایی بە تاقیکردنەوەکانیت ومێدەکەین بۆ خۆیان بتوانن سعیەکی باش بکەن و بە شێوەیەکی ئاسان بتوانن تاقیکردنەوەکان بە شێوەیەکی سەرکەوتوانە ئەنجام بن. بەڵێ کۆژین ئەمە زانیاریەکانی ئەمڕۆ بوو تایبەت بە پرۆسەی خوێندن و هیوادارین کە بە تایبەتر دایکان و باوکان وەکو مامۆستا سۆران ئاماژەی پێکرد کەشێکی ئارامتر بۆ خوێندکاران بڕەخسێنن و سەردانەکان کەم بکرێنەوە لە مودەیە تاوەکو خوێندکاران بتوانن سەرکەوتوو بن لە تاقیکردنەوەکانە. بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان فەرحان کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجەومان لەگەڵمانەوە بوو و سپاس بۆ میوانەکەشی کە بۆ مایکی گەلی کوردستان دووە. بەڵێ عزیزان وەکە زانین ئێمە ڕۆژانە کۆمەڵە بەرگە و بابەتمان هەیە لە ناو بەرگەکانیشماندا بڕگەی گوڵمان هەیە کە لەم بەرگەیەدا زانیاریتان دەدەینێت چۆن ڕۆکەکانی ناوماڵتان بەخێوە بکەن و چەند ئاویان پێویستە لەکوێدایان بنێن با پێکەوە بینەری بەرگەی گوڵ بین و دواتر بەردەوام ببین. بەیانیتان باش سڵاو لە بینەران ئەمڕۆ باسی جۆرێکیکە لە گوڵی دەروی ماڵەکەین کە ئەویش پێوترێت سادۆنیا بە کوردی خۆمان ناوە زانستیەکەی پێوترێت جیرانیۆم.
جیرانیۆم گوڵەشی محەممەرە و شێوازی ئاودانەکەی لە هەفتەیەکە 2 جارە تا 3 جارە بێ ئاو بدرێ. شوێنی دانانی ئەم گوڵە لە هاوینە پێویستی بە نەختێ سێبەرە. ئەگەر هەتاوی زۆر بێ ئەبێتە هۆی هەڵپڕووکانی گەڵاکانی و گەش و نمای زیان ناکات. گوڵەکانی سووری هەیە، پەمەیی هەیە، پەمەیی تۆق و کاڵ ئەو ڕنگانەی هەیە. لە هەموو گوڵەیەکی دەرەوەی ماڵ و ناوەی ماڵ ئەگەر پیتمۆسی تیا بێت لە خاکەیە زۆر باشترە وەک لەوەی کە بێت. وەرزی گەشەکردنی بەهار لەگەڵ بیدایەتی هاوین لە پاییزە گەشەکە کە دنیا فێنکە کاتجارێکیکە. ئەم جۆرە ڕووەکە نەخۆشی مەگەر ئەو نەخۆشیە تووشی بێکە تووشی فطری ئەبێ. لە زستانە ئەبێ پارێزراو بێت ئەم ڕووەکە لە ڕتوبەت و لە فطر. خەڵک گوڵێکی زۆر بەناوبانگە لە ناو خەڵکە، خەڵک خواستی زۆرە لەسەری. بەڵێ ئازیزانم لەگەڵتان بەردەوامین ئێستاش بەشێکی ڕاستەوخۆ پامنێرمان کاروان لە هەولێرەوە لەگەڵمانە دەربارەی بڕیاریکردنەوەی مزگەوتەکان. کاروان سڵاو لێبێ و بەیانیت باش بێت. ئەمێ بزانم کە بڕیاریکردنەوەی مزگەوتەکان کەی دەچێتە بواری جێبەجێکردنەوە. کۆژین بەیانیتان باش، بەیانی هەموو لایەک باش، بە هیوای تەندروستێکی زۆر باش بۆ هەموو لایەک. دیارە وەزارەتی ئەوقاف لە چەند ڕۆژی ڕابردوو بڕیاریدا کە ڕۆژی 11 مانگ دەرگای مزگەوتەکان جارێکی دیکە بەڕووی نوێژخوێنان بکرێتەوە. دیارەمەش دوای ئەوە هات کە بەهۆی ڕێنمایەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا بۆ ماوەی نزیکەی 2 مانگ دەرگای مزگەوتەکان داخران کە ئەمەش دەتوانی بڵین حاڵەتێکی دەگمەن بوو لە هەرێمی کوردستان کە ئەو ماوە دوو درێژە دەرگای مزگەوتەکان دابخرێت. دەمەش کاردانەوەی زۆری هەبوو لەلایەن نوێژخوێنان، ینی ڕەخنەی لێگیرا و بەشێکی زۆریان پێ باش و بەوەی کە هەمووان سەلامەت و پارێزرا بوون. من بۆ قسەکردنی زیاتر لەسەرم بڕیارە لەگەڵ بەڕێز نەبەز ئیسماعیل وتەبێژ وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی قسە دەکەم. کاک نەبەز بەیانیت باش، ئەگەر پێم بڵێ دوای ئەوەی کە نزیکەی 2 مانگ دەرگای مزگەوتەکان داخرا چۆن گەشتنە ئەو بڕوایی کە جارێکی دیکە دەرگای مزگەوتەکان بکرێتەوە. بەڵێ سەرەتا بەنای خودای بەخشندەی میهرەبان، بێگومان داخستنی مزگەوت هەموو شوێنە گشتەکان ڕووداوێکی جیهانی بوو بۆی ڤایرۆس کۆرۆنا بوو و تا ئێستاش لەگەڵی دابێت لە زۆربەی وڵاتان ڕێکارەکانی خۆپارێزی بەردەوامن لە ڤایرۆسی کۆرۆنا. هەرێمی کوردستان جووک و بەشێکی دانەبراو لە جیهان دوای ئەوەی کەوا حکوومەتی هەرێمی کوردستان بە زووی بەخۆی کەوت و شوێنە گشتەکان و هەروە زانکۆ و قوتابخانە و مزگەوتەکانیشی داخست لە بەرمەترسی بڵاوبوونی ڤایرۆسی کۆرۆنا. و دوای ئەوەی خۆشبەختانە مەترسەکە کەمێک کەم بۆ لە هەرێمی کوردستان و خۆشبەختانە ئەوانەی کە چارەسەرکران یان ئەوانی کە خوای گەورە شفایدان زۆر بوون، حاڵتەکان زۆر بوون. وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بەڕێز وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی دیکتۆر شتوان سادق لە 25 ڕۆژ بەر لە ئێستا لە ڕێگای یاداشتێکەوە نووسراوێکی ئاڕاستی ئەنجومەنی باڵای کۆرۆنا کرد بۆەوەی کەەوە لەگەڵ باشبوونی دۆخی تەندروستی ڕەچاوی ئەوە بکرێتەوە مزگەوتەکان بە لە بەرچاوگرتنی مانجی ڕەمەزانی پیرۆز بەڕووی نوێژخۆنان و موسڵماناندا بکرێتەوە. بۆ مەبەستا 2 ڕۆژ بەر لە ئێستا لێژنی باڵای کۆرۆنا بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی تەندروستی و پارێزگارە بەڕێزەکان کۆبنەوەیەکیان ئەنجامدا. لەو کۆبنەوەیەدا بڕیاریاندا بە چەند ڕێنماییەک کە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دەری دەکات مزگەوتەکان بەڕووی موسڵماناندا بکرێنەوە. بێگومان ئەمەش بڕیارێکی زۆر زۆر دڵخۆشکەرە، مژدەیەکی زۆر خۆشە بۆ هەموو خەڵکی کوردستان، بۆ موسڵمانانی ئازیز، چونکە مانجی ڕەمەزانی پیرۆز و هەروەها خواپەرستی و نوێشکردن لە مزگەوتدا ئەمە بەدەر لە بابەتە ئاینیەکەی نەریتێکی کۆمەڵایەتی زۆر زۆر گرنگە لە هەرێمی کوردستان. بۆیە ئەگەر چی مەترسێکە تا ئێستا هەر هەیە بەڵام بە چەند خۆپارێزیەکەوە بە پشتیوانی خوای گەورە مزگەوتەکان دەکرێنەوە. کاک نەبەز 11 مانگ واتە ڕۆژی دووشەمە دەرگای مزگەوتەکان کە دەکرێتەوە. گرنگترین ئەو ڕێنمایانە چین کە لەسەر ئەو کەسە پێویستە کە دەچێتە مزگەوتەکان نوێژ دەکات جێبەجێ بکات. بڵێ ئەو ڕێنمایانە بێگومان وەزارەتی تەندروستی ڕێنمایی پێویست دەردەکات بە زووی
و سوپاسیان دەکەین کە هاوکار و هەمە هەنجی ئێمن بەڕاستی ڕێنمایەکان بەگشتی بریتە لە ئەوەی کەەوە ماوەی نێوان نوێش خوێن بۆ نوێش خوێنشکە لە مەترێک زیاتر بێت واتە لە مەترێک کەمتر نەبێت و هەروەها بەکارهێنانی بەرماڵی تایبەت بەخۆی ئەو کەسێک کەوا سەردانی مزگەوت دەکات و دەست نوێژ لە ماڵەوە هەڵبگرێت و هەر کەسێکەوە هەستی کردکەوە پەتایەکی هەیە نەخۆشی هەیە بانێتە مزگەوت خەڵکی تر توش نکات و داوا لە مامۆستانی ئاینی بەڕێزی خۆمان کردووەکەەوە ماوەی وتارەکانیان ماوەی نوێژەکانیان بە نوێژە فەرز سونەتەکان زۆر زۆر کورت بکەنەوە بۆ ئەوەی کەمترین بەریەکەوتن هەبێت و داوامان لە نوێژ خۆیان کردووەکەوە بابەتی توقەکردن و لە باوەشگرتن و ماچکردنی یەکتر بە هیچ شێوەیەک نەبێت ئەمان هەموو ئەو ڕێکارە خۆپارێزیان لە هەمووی گرنگتر ئەوەیەکەوە نوێش خوێنیان تاک هەست بە خۆپارێزی بکە بەڕاستی ئەو زۆر زۆر گرنگە ئەگەرچی چەند ڕێنمایی بڵاو بکرێتەوە چەند ئیرشادات سەحی بڵاو بکرێتەوە لەو هەمووی گرنگتر ئەوەیەکەوە ئینسان خۆی ڕۆشنبیری تەندروستی هەبێت و خۆی بپارێزێت ئەگەر ئێمە وا بکەین بێگومان بەردەوامی دەدەین و ئینشاڵڵا پشتوانی خی گەورە زارش ناگەڕێنەوە سەرداخستنی بەڵام دەوەسێتە سەر خودی هاوڵات یان خودی موسڵمان خۆی تا چەندە وابەستەیە یان پەیوەستە بە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان زۆر سپاس بەڵێ کۆژین ئەمە ئەو زانیاریانە بوو کە لە دووڕۆژی داهاتوو جارێژی دیکە دەرگای مزگەوتەکان بەڕووی هاوڵاتیان و مسلمانان و نوێژخوێنان دەکرێتەوە بە تایبەت لە مانجی ڕەمەزاندا هەمومان دەزانین لە هەرێمی کوردستان دانیشتوانی هەرێمی کوردستان زۆر وابەستەی مزگەوت و با بڵێن خواپەرستی دەبن بە تایبەت لە کاتی ڕەمەزانانەوە بۆ نوێژی تەراویح بۆیە لە دووڕۆژی داهاتوو دەرگای مزگەوتەکان بەڵێ سپاس بۆ پامنێرمان کاروان کا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵ مابوو سپاس بۆ میوانەکەشی کە بۆ مایکی گەلی کوردستان دووە بەڵێ ئازیزانم تەواوی بەرگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ شاد و کامەران بن.